بەناوی خۆبەخشندە و میرەبان سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر دێمەوە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست لە شاری هەولێر و لە یەکێک لە بازاڕەکانم ئەمڕۆ دەمەوێ دەربارەی تەوەرێکی زیاد قسە لەگەڵ هاوڵاتیان بکەم. بینیمان لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا زۆرێک لە شتەکان گۆڕا. یەکێک لەو بابەتانەی کە زۆر خواستی خەڵکی لەسەر بوو بابەتە ئۆنلاینەکان بوو. دەبینین ئێستا لە ڕێگای ئۆنلاین و پەیج و ئەکاونتەکان زۆرێک لە کەلوپەلی ناوماڵ و سەیارە و زۆرێک لە شتەکانی تر دەفرۆشن. بەشێک لە هاوڵاتیان گلەییان لەم بازاڕ ئۆنلاین هەیە و پێیان وایە بازاڕێکی درۆینە. بەشێکیانش پێیان وایە کاراسانیەکی زۆر باشی بۆ هاوڵاتیان کردووە و لە هەموو جیانم جۆرە بازاڕێ هەیە و پێویستە لە هەرێمی کوردستانی یاسایی بۆ دەربچێت و گەشەی پێ بدرێت. بۆ ئەمڕۆ بە تایبەت دەچم خەڵکی شاری هەولێر دەدوێنم بزانین تا چەند لە بازاڕی ئۆنلاین ڕازین. بزانین ئەوان پێیان وایە بازاڕی ئۆنلاین خزمەتی زیاتر کردووە یان زەرەری زیاترە. ئەمڕۆوان دەدوێنم ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. بازار لیرانە ئەو بۆ 250 لێوێن دەر ئەو بازار دیناریە شام کردووە بە خەراتیان لێناردووە ئەندە کاتێ شتیوا داوا دەکەی شتەشکەت بۆ دەنێری و ئەوەش نێپارێک زۆریشی لێوەردەگری کابرا شتێکی ئۆنلاین دەکاتە مەحتی دەکا ئەو هایە و ئەو هایە کە دەچێتە شتەکە شوانیە ڕاست نییە ئەوەی کە ڕکلامی لۆ دەکا ئەوەی کە دەیڵێ دوورە زۆر لەو شتەی دوورە لەو قالبەی دوورە کە ئەوان ڕکلامی لۆ دەکات. بازارڕێکی ئێستا بەناوی بازاڕی ئۆنلاین لەو ماوەی دەبینین زۆر گەشەی کردووە. قەت خۆت هیچ کات شتت لێ کڕیون یان متمانەت بەم بازاڕە هەیە؟ ناوەڵە نەمکڕیوە هیچ کات شتە نەکردووە. باشە لەبەر چی شتت نەکڕیوە لەم بازاڕانە؟ وەڵی ئەگەر بکرێ بە عازری بکڕی ئەگەر ئەو کاتانەی مەسەلەن مەجالت نەبیان شتێک ئەو جاگەر بکڕی. بەگشتی بازاڕەکەت پێ باشە؟ ناوەڵە لەبەرچی ینی لۆ ئەسڵەن بازار پێکەنت بە بازاڕەکەی دێ. وەڵی بە خۆت بێ بازاڕی بکڕی باشتر نییە؟ ئەوە باشترە؟ بینیوە لە ڕێگەی ئەم بازاڕە شتێکی داوا کرده و دوای ئەوە نەبوو بێکار ڕکلامی بۆ کراوەیان دیعای بۆ کراوە؟ بە قورعان نەمویستێ نازانم. باشە پێت باشە ئەم جۆرە بازاڕەکە لە ڕێگای ئۆنلاین و فەیسبوک ئەوانە ئێستا شت دەفرۆشێ گەشە بکا زیاتر بەرەو پێش بچیان پێت بازاڕێکی باش نییە؟ بەخوای ینی پێم باشە ینی ئەگەر گەشە بکە باشترە ینی مەسەلەن لە ڕووی شتەکەت بۆ بێتن مەسەلەن لە ئەنتەرنێت بکڕی خۆشترە. وڵات تا ڕادەیەک باشە بەس بە ڕادەیەکیش خراپە چونکە هەندە کەسێکە ئۆنلاین پێ پیشان دەدا و جلکانە ڕێک ئەو جلکەنیە کە لە بۆ دەنێری تو یعنی هەندە کاتێ شتیوا داوا دەکەی شتەشکەت بۆ دەنێری و ئەوەش نێپارێک زۆریشی لێوەردەگری. ئەو دوکانەی جەنابتەوانە باشە پێم بڵێ تۆ لە دوکانەکە تا چەند سوودە لە بازاڕی ئۆنلاین بینیوە هەم بۆ کڕینیشیت و هەم بۆ فرۆشتنیش؟ بۆ کڕینیمە لە وڵاتان دەکرد لە تورکیا یاوەتێ لە جنەسیەر دەینین لەوەی لە تورکیا دەیکڕی ئەگە بە تەلەفۆن داوا بکەی عینە شتت زۆر زار و نانێری وەزیاتر ئەوەندەی داوا دەکەیت و مەبلەغێک دێکڕیا هەندە ئەشیا دێکڕیا ئەوە چ کەم دەنێریتن کە ئەوە چ کەم دەنێری بای پارەکەی نیە پاوە تەلەفۆنشی لێ بکەی پارەکەش لێ دەخوا دەرێن بۆم ناردی لەو لایەنەوە پارە لێ دەخوا بەسەگە لێرەش بکڕیەوە لەکەنەوە جوبەسێ خۆ بەدری خۆتە دەکڕی و گرانتریشە. باش خۆتان شت لە ڕێگەی ئۆنلاینەوە دەفرۆشن؟ بەڵێ دەفرۆشن زار بۆ ناوەخۆ؟ بەڵێ. بەڕای تۆ تا چەند گرنگە بازاڕی ئۆنلاین بە تایبەت لە ناوەخۆ بەرەو پێش بچێت چۆن بەرەو پێش بچێ بەڕای تۆ؟ ئەگەر زانین چۆن بەرەو پێش دەچێت ئەگە بێت و ئەتوو شتەکە داوا کرد عینەن شتی لۆ ناردی عینەن ئەوەی داوات کرد ئەوەی ڕسمەکەی کە گرتوێتی عینەن ڕسم بێ و عینەن قماش بێ عینەن ئەو مارکی کە داوای دەکەوە بۆت بنێرێ ئیدی خەڵکی زیاتر ئەوە دەبیتن ینی بە بازار ئۆنلاین شتی دەکڕەوەی دەکات بڕوا دەکات بەسەگە بێت و بیتن ئەمەش بڕای سەبە خۆم با کەس بڕا بە منیش نکاتن چکە جارێک دوو بنێری بۆبی ئەمەش کەس بڕا بە مەش ناکاتن. خەڵکی ئێستا ڕازگۆی ئەوانەی کە ئیش بە بازاڕی ئۆنلاین دەکەن نەخێر نەخێر ناوە تا چەند پێویستمان بە یاسایەک بە ڕێخستنێک بە شتێکەیە بۆ بازاڕەیە یاسایەک دەربچێ ڕێک خرێ جۆرێک لە جۆرە ناکری لێرەوە یاسای ناوەڵ. بازاڕەکەی ئێستا کە بەنای بازاڕی ئۆنلاین بە سەدان خەڵکیشی لەسەر دەکا و شتی لەسەر دەکڕن تا چەنە توڕەیت لەو بازاڕە هەیە؟ وڵی هیچ پێم باش نییە پێت باش شتت لەو بازاڕی کڕیا؟ ناوەڵە لۆنەت کڕی بەس دۆ پۆزێ ئەوە تەمەش سعرەکانم کردیەوە یان چمە نایە تەمەشام کردی ڕۆیشتمەوە لۆ شت لەو بازاڕانە لە بازاری لیرانە ئەو بۆ 250 لێوێن دەر ئەو بازار دیناریە
ئاویش دەفرۆشن لێ بەێ لێرانەش هەیە ئەو بازار نارێ جارێک چوومە لە بازارە چۆن چوومە کافتریاجی دانیشتم گوتم تایگەری هینا گوتم بە چەندە گوت 3000 2000 گوتم لۆ بازار نارێت تایگەر گوتی کافتریا فرام ژێستان ڕۆشتم ناچاری تایگەرەکەم داناوە یعنی بەڕاستی خۆ مەسەلە پارەکە نییە پارەم پێ بوو بەس قبور ناکەنە زمینم قبور نەکە لۆ لێ دەرێ بۆن دەیبی لێ لێرە بۆن دەبی باشە لە پیجەکان بەردەوام دیعاە لۆ شت دەکەن ڕکلامی لۆ دەکەن تا چەند ئەو شتانە پێ باشە ینی ئەو بابەتانە لەوێ هیچ پێم باش نشتێکی زۆر عادێەوە کۆمپانیایەکە دروست دەکا بەس زۆری مارکەکەی دەگۆڕن و یان خودت تاریخکە و نیشانەکەی دەگۆڕن ڕەنجی چاردەوری ئەشایەکان دەگۆڕن هەر ئەوەندەیە پێیان دەرن باشترە بەڵام زۆر خراپتریشە کەس دیتە شت لەوێ بکڕی تویتر زەرێری کرد بێ زۆریش بڵێ ئەوە نەبووە کە دێ نەخێرەوە نەبووە باشە چ بکرێ لەوەی کە ئەو بازارە ڕێکخرێ ئەخرەوە لە دەست کەسمان نییە ئەوە ئەوەی پێی دەکرێت زیاتر توجارەتەکان زیاتر یاخود حکوومەتە ئەوەی خۆی پێ باشترین شتە لەو وڵاتی دەرە من حکوومەتم و ئاگام لە شتەکانە دەبی ئەوان بیکەن بەس ئاگای لە شتێ لەو شتانە لاگە لەیز نییە وڵای لەو بازارەی چش نمان نەفرۆژرێتن یعنی ئەنواع مادە دەفرۆژرێتن حکوومەتیش على ئەساس مەمنوع بەسی جاگان لە هیچ نییە بازار ڕێگە ئێستا دەرچوو بە ناوی بازاڕی ئۆنلاین دەبین لەو کەرنتینش زۆر گەشەی کردووە ئەم بازارە تا چەند باشە بەڕێت قەت شتت لێ کڕیە شتم لێ کڕیا ڕاستە ئەو بازارەت پێ باشە یان ئەو شتانەی کە ڕکلاین بۆ دەکەن ڕاستە یان ئەو شتەیە کە ڕکلاین بۆ کراوە نا چیت کڕیوە تۆ خۆت من ئەشام کردووە بە خەرەتیان لۆ نردومە بەڵێ باشە لەگەڵەوەی بازارە گەشە بکە زیاتر لە هەرێمی کوردستان خەڵک گەشە پێ تۆ ئەم بازارت پێ باشە بەگشتی بەگشتم ناوەڵە لەبەر چ پێت باش واللهی لە ئەو ینی هەندە شتێ دەنێردرێ ئێستا لە بوو نمونەی قسەی لەگە لە پەیجی قسەی لەگە دەکەی ڕاستە هەندە شتێ بەڕاستی لۆ دەنێری بەس هەندە شەیە بە غەرەتی دەنێری چان لە مەغزنی چیان گەندە و مندەی لۆ دەنێری ئەگەر بەخۆ لێن دەرنەبی یعنی ئەگە بەخۆ لێن دەرنەبی یعنی بە چای خۆ نەبینی شتەکەی یان لە پێش سایت و لە نەناو بالای نەکە بە چای خۆ نەبین ینی ئەو بە غەرەتی دەنێت دەکاتە ئەوە باشە ینی ئەو بازار کە شتەکانت بۆ دێ ناتوانین بیگەڕێنەوە بەخوای گەڕاندنەوەی زەحمەتە ناوەڵە دەرێ لە بۆ مە زەرەردا دەرێ بڕۆ لە خۆ لە 100 جارێ بکە هەڕات وەچی هاتیوە تورکیای هەنجینم قەرەبوو دەکەمەوە وەچی دەچێەوە تورکیاش قەرەبوو ناکاتەوە ئێستا ئێوە ئەشیای لە تورکیا دەکڕنەوە لە ڕێگای ئۆنلاینەوە ئەم دوکانانە پشت بەم بازاڕێ دەبەستن هەمویان بە ئۆنلاین بەڵێ تەنها لە ناو خۆیش پێ ناکرێت لە دەرەوەش پێ دەکرێت لە دەرەوەژیش پێ دەکرێت باش ئەو بابەتانی کە دەینێری ڕاستە یانی و جلو بەرگەیانە و ماکانی بۆ دەکەن بەخوای درۆیە ئارێوڵا ڕاست نییە باش چی بکرێ بۆی بازارە ڕێکخرێ بەڕایت و وەڵایی هەموو ماخر بنەوە یەک شەریکەیەک شتێک لەناو خۆمە شتێکمان بۆ دروستکەن زۆر باشترە پێویستمە ئەمەن پێویستمە بە جلوبەرجی خۆمانە نەک بچین داوای لە دەوڵەتان بکەین شمەکمان بۆمان بنێرین ئێستا کارگەیەکمان هەبی شتێکمان هەبی ئەو پیستە ئەو خوریە چی لێ دەکەن وایە هەمووی فرێددان لۆ کارگەیەک دروست ناکەن ئێستا ئێوە دوکانی جلو بەرگوانە کێشەوەتان هەیە کە لە ناو خۆمان هیچمان نیە بەرەمێنانمان نییە هیچمان نیەمە بەسیە هەر هیچمان نییە ئەمە دەبی داوای لە خەڵک بکەین دەستی ماسکەین بە ئەشاما بۆ بنێری ئەگەر دەکان بگیرێ ئەو کاچ ئەو کات بکەین وڵە دەبی هانای لۆ چێنە لۆ سوویای بنێری بەعام بەگشتی لە بازاڕی هەولێرێ بەگشتی ئەوانەی دوکاندارەکانی پەیجانەیە 100% مەزبوط و باشە بەڵام دەبینی کۆمەڵە کەسێ دوکانیان نییە بەڵام تەنها پەیجیانەیە ئەمە تا چەند باش ئەویان تۆزێ کێشەیە لە هاوین کە شتێکدایە لۆ من ئێستاکە من دوکاندارم پەیجم هەیە ئەمە ناتوانم فرتفێڵ لە تو بکەم کە داوای شتەشەکەی لە من بەڵام ئەو نازانی چێە جێەکەی چێە ئەمە دەتوانانی دوکانم هەیە و عنوانم هەموو لەسەر نووسرایە بەڵام ئیوی نازانی چێ بەس داوات کردیان باشە ئێوە کارتان بم بازاڕەیە کردووەم بازاڕە لای ئێوە ئێستا چۆنە شخصی خۆم نا بەڵام زۆربەی دەیکە خەڵک داواکە زۆریبەی لەوانەیە لە ڕۆژانەی زیاتر بە پێیجەکەی فرۆشتن تاچەند لەگەڵەوەی ئەم بازاڕە پێویستە بەرەو پێشتر بچێ زیاتر خەڵک ئەتیمادی لەسەر بەگشتی لە بازاڕی لە ڕووی بازاری ئۆنلاینەوە لەسەر خۆیتی شخصەکە خۆیتی کارتی لێ دەدا و سپۆنسەر لێدا و بە هێز دەکە ئەم بازاڕەیە تاچەند هاوڵاتی ئەمەشێک باسیەوە دەکەن کە فێڵی تایە جۆرێک لە جۆرەکان ناڕاستی تایە ئەم بازاڕە چۆن ئەو کێشانەی چارەسەر دەکرێ بەڕای تۆ وەکو باس کرد گوت ئەوانەی دەکەن لۆنمە دوکاندار نینە ئەوانن ئەگە ئەوان نەمینێ ئەم ئێستا یەکێک وەکو من دوکاندارە ناتوان فتفێری تێدا
دێتەوە دوکانێکێکە لە حاڵات حتمما شوێنم دیارە بە هاوڵاتیان دەری یان بە خەڵک دەڵی پشت بە چ بازارێکی ئۆنلاین ببەستن کە دیە ناو پیجی من وا عنوانم لەسرە ناوم لەسرە دوکانم لەسرە ڕۆژانە پۆستی دەکەم ئەوە دیارە کە شوێن و مەکانم بەڵام ئەوەی دیکە ئۆنلاینەکە نا نەیکا باشترە بەڕای تۆ پێویستمان بە یاسایەکێ بەڕێخستنێکێ بۆ بازارێ ئەویش دەبی چاوکرێ هەموو شتێک بە سیستەم و بە قانون جوانە بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتانی شاریە و لێربووکاریەکیکان بە زۆرێک باز لە بازاڕی ئۆنلاین دەکات بەشێکیان پێیان وایە تەنها زەرەر بووە بۆ هاوڵاتیان و زەرێکی زۆری بە هاوڵاتیانگان و بەشێکیش ڕەیان لێ و پێیان وایە پێویستە یاسایەک بۆ ڕێخستنی ئەم بازارە دەربچێت من دەسمە لای ناوبڕەیەکی کورت و دەگەڕێمەوە خزمەت ئێوەی عەزیز و خۆشەویست و زیاتر بەردەوامی با قسەکانمان نەدەین فەرمونێەوە و ناوبڕەیەک بەڵێ زیان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕاتمەوە خزمەت ئێوەی عەزیز و خۆشەویست من هە لە نێو بازار ڕاتمەوە هەوڵ لەدەم هاوڵاتی زیاتر بدوێنم دەربارەی ئەوەی چۆن بازاڕی ئۆنلاین ڕێک بخەین ئاخۆ بازاڕی ئۆنلاین ئێستاکە پێویستی بە چییە بۆی کە ڕێک بخرێت و بە جۆرێک لە جۆرەکان فێڵ و تەڵەکە لە هاوڵاتیان نەکرێت تا چەند یاسایەکمان پێویستە کە بۆ بازاڕی ئۆنلایندا بدرێت من هاوڵاتیان وەردەگرم ئێوە لەگەڵمان بمێننەوە بازار لیرانە ئەو بۆ 250 لێوێن دەر ئەو بە 1000 دیناریە شام کردووە بە خەرەتیان لێ نردووە هەندە کاتێ شتی وا داوا دەکەی شتەشکەت بۆ دەنێری و ئەوەش نێپارێک زۆریشی لێوەردەگرێت کابرا شتێکی ئۆنلاین دەکات محتی دەکا ئەو هایە و ئەو هایە کە دەچێتە شتەکە شیوانیە ڕاست نییە ئەوەی کە ڕکلامی لۆ دەکا ئەوەی کە دەیڵێ دوورە زۆر لەو شتەی دوورە لەو قالبەی دوورە کە ئەوان ڕکلامی لۆ دەکەن لە بازاڕی ئۆنلاین لە ڕێگای فەیسبوک و بابەتە ئەلیکترۆنیەکان قەت شتت کڕیە بەڵێ کڕیمە تا شتێکە پێویست بە کڕیمە بەڵام زۆری شتەکانیان ڕاز نییە ئەوەی کە ڕکلامی لۆ دەکا ئەوەی کە دەیڵێ دوورە زۆر لەو شتەی دوورە لەو قالبەی دوورە کە ئەوان ڕکلامی لۆ دەکەن داوای شتێکم کردو خۆم دەرمانی زەعیفی داوام کردووە گوتی مەمەدەی دە ڕۆژی هەفتەک گوتی 100% بە دیار دەکەوی ماگەشت خواردمی شتێکی بە دیار نەکات 30,000 پێدراوە گوتی ئەگەر ڕاوەش نەبڕاز نەبوو دەیگەڕێنیەوە بۆمان بەڵام نەوەریان گرتەوە و نەڕاستیش بوو شوێنیان دیارە لەوەی کە بتوانانی شتەکان بگەڕێنەوە شوێنیان دیارە چ دەرێ دوکانم نییە و بە شێوەیەکی ئۆنلاین دەفرۆشم لە فەیسبووکی ئەلان دەکەم ڕکلام لێ دەکەم دەفرۆشم هیچ شوێنیان دیار نییە ئەو بازاڕی ئۆنلاینە گە بێت و بەرەو پێش بڕوا سوودی هەیە لۆ خەڵکییان نە بە قورعان سوودی چیە گەجەکەی دیاربی و دوکانە گەورەبی مەعەلە گەورەی هەبی سوودی هەیە بەڵامە توکە لە فەیسبوک فرۆشتی سوودی چیە نە حکومەت ئاگای لێیە نا وەزارەتی کشت و شارەوانی ئاگای لێ کەس ئاگای لێن یان سوودی سوودەکە پێ ناگەینی ئاشاک یەکی درۆزن و ئەو کەسانەی دادنن ینی کەس ڕازگۆدانانن ئەگەر ڕاز دەکە بە دوکانچی لە خۆی دانی خەری دەستەکەنی ئەوەی کە درکەلامش لە خۆی دەکە 100% بزانە درۆیە شتەکەی ڕاز نیە چونکە کەسێک ڕکلام لە خۆی بکرد کەس دەی ناکرد لێ ڕکلام لە خۆی دەکە گەنا ئازاران نەفجەی دەبینین ڕکلامش لە خۆی ناکە و شازی بازاڕشی هەیە باشە چی بکرێت چۆن ئەو بازارانە بە ڕای و ڕێک بخرێ بەڕای و پێویستە چی بەرامبەر ئەو نوع بازارە بکرێت بۆی کە فێڵ لە خەڵک نەکرێت بە قورعان دەبی حکومەتەوە سەرپەرشتی بکە بە من و تو هاوڵاتی وەچانەبی چکە ئەو وڵاتەیمە ئەو ملەتەی مەگە چاوی ترسی لەسەر نەبی خراپتر دەکەن چاکتر ناکەن خۆی ساعتێکی کە من داوام کردبوو لە ئۆنلاینەکەش تشتر بوو ینی لە ئینستاگرام بوو کە داوام کرد بۆی هینام تەکستەکە بۆی هینام لە هەمان کات دەستەی ساعتێکم کەم کرد هەر ئەو ساعتە نەبوو کە من بەدڵم بوو داوام کردبوو بەس یاق تەکستەکەم وت کاکە ئەو ساعتە ئەوە نیە کە من داوام کردیا حتمما ساعت تەکستەکەش خۆی لێبەری کردوتی کاکە وەڵای وە علاقەی منە من بەس دەتوانم بیگوازمەوە لە هەمان کاتدا چی بکەم کاکە من چی لە ساعت تەکستەکەم وەڵا پارەکەش هەر لێ وەرگرتم زۆر پێوتەوە ئەو ساعتە کە من داوام کردیا وتی کاکە وەڵی وە من دەست بەس دەتوانم بیگوازمەوە هیچ تر وەڵام منیش مەجبور بووم لێ وەرگرت و دوایەوە لە ئینستاکە نامم بۆ ناردەوە بەخوا جاران کە نامم بۆ ئەناردێشتا نامەکەی بۆ نەچی بوو جوابێدا ئەو جارە جواب دوو ڕۆژ جارێک جوابێداوە وەڵا وتی کاکە هەر ساعتەمان مابووی مەجبورمان ناردی و بە هەڵە تێگەشتین چی لێ بکەم ینی ساعتەکە ئەوەندە نەبوو کە من یانی گلەی زیاتریان لێ بکەم تا چەند ینی ڕای لە بازار ئۆنلاینێ پێت باشم بازار ڕێزیاتە بەرەو پێش بچێ وڵی وەکو باشی باشە ینی ئاسانکاریەکی باشە بەس ینی کلاوەتی تیدا نەبێتن چکە باشەکەی لەوەی دێ ئەتو ئێستان بۆ منە من لە هەولێرم لەوانەیە شتێکم بەدڵ بێت ئۆنلاینەکە لە دهۆک بیان لە شوێنیشتی دوورتر من ناتوانم بەخۆم بچم ئەو ئۆنلاینە دەینێتن بەکار ئاستانیەکی باشە بەس ینی کە بۆن من ئەو ساعتی بۆ من هینە هەمان ئەو ساعتە نەبوو کە من بەدڵم بۆ ینی خراپیەکەی لەوەیدا چۆن بەڕای تۆم بازارڕە کۆنتترۆل کرێت چۆن چاک بکرێت
وڵی چاگرنەکەی لەسەر چێستان ئەگەر سەرپەرشتێکی گشتی هەبێتن یانی وانیش ناتوان بەڵام هەریەکە و لە لای خۆی بۆ ئینستایەک جدانە و ڕێکلام بۆ خۆی کات ئەوڵانی نەشت چێ بۆ خۆی ئینستایەکە بۆ خۆی دانیا و ڕێکلام بۆ وتکانی خۆی کات و هەتا مشتریەکان بیبین و شتەکان بکەن یاسایەکی پێویستە ڕێخستنێکی پێویستە لە ئێستا ڕاستە بە دڵنیایەوە ئەگەر بۆ نمونە یاسایەک شتێکە بۆن منە من دەمتوانی ئەو ساعتەی نمونە ساعتەکە ئەگەر نەشتی گەورەتری شێ لەوانەیە بەس من نمونە بە ساعتەکە دێنەوە ینی شتی گەورەتری شیە بۆن منە ئێستا ئەگەر شتێکی گشتی هەبە سەرپەرشتیارێکە بە منە متوانی باسی بکەم کاکە ئەو ساعتە من نەبە بەڵام بەچێ بپرسم کاکە من نامم بۆ ناردەوە باش بەربلۆچی نەکردەوە تۆ قەت بازاڕی ئۆنلاینە بەکارهێناوەکو خۆ بەڵێ باشە باش نییە ئەم شتانەی کە ڕیکلامی بۆکەن بە خۆیەکە بۆت ئەنێرە وڵای زای چۆن هەنێ شتێ بڵاوەکەنەوە سەعاتێ مەحتیەکەن و بەڵام دوایەکە دەست دوانیە بەڵام ئیدر هەیە بەپی شخصیات کەسەکاکەوێت تۆ ئەگە کەسێکی ڕازگۆبی لە ئۆنلای بیکرد لە بازار بیکڕیت ئەگەر هەر لەو کەسە بیکردەرەوەیە بەڵام تۆ نەوەکو دوو لە ڕێەوە لە کلااوچیەکی یەکڕیت لە موبایل بڵاوی کاتەوە لە بەرامبرت بێ بیوێ فێڵت لەگای لێ دەرەکە ئیتر چی لە ئۆنلاین بێت چی لە بازاڕیش بێ بەڵام ئەگە بە باشی بەکاری بێنی بەڕای من شتێکی باش مانی بەگشتی بازاڕی ئۆنلاین لە هەرێمی کوردستان تۆ ڕەئیت لێیە یعنی لە ئاستێکی باشدایە لە ئاستێکی باشە بەڵام منێ خەڵکی نەفام ئاستیان داگردووە بەڵێ چی بکرێ بۆی کەم بازاڕێ ڕێکخرێ بەڕای تۆ وڵای جاو بازارە بەدەستی خۆمانە ینی پێویستمان بۆ هەیە ڕێخستنێک یاسایەک شتێکی بۆ خستنەکە بەدەستی خۆمانە چۆن بەدەستی بەدەستی خۆمانە من فێڵی دیا بکەم و پیاوە فێڵی دیا بکە و دوانیش بە باشی بەکاری بێنێ و تێک چووە تا چەند لەگەڵ ئەم بازارە پێویستە بەرەو پێش بڕوە وڵای بازاڕاکە هەوڵی بۆ بدەی بەرەو پێش ڕوا بەڵام تروەکو پێ دەمودەنێگەیە نەفا من هەنێگەیە فێڵبازن هەنێگەیە دووڕوون ئیترا لەو قسانەیە خەڵک تێکیانداوە بەڕاستی تۆ قەتی چ کڕیوە لە ئۆنلاین گەنج کڕیوە وەڵی مێزی کۆمپیوتەر هەبووە مێزی کۆمپیوتەرمان کڕیوە جاروای بە ئۆنلاین هاتووە کاکە دەڵێ هیچ عیبی نییە و شتێکی باشە و جاکە بەدەستشم گەشتە سەرم کورە هەموو شکاوە بێزگەرەوە بەڵێ بێزگەرەوە بەتەمە دوسێ ڕۆژە بەتەمای سیارەکردنەوە شتانە بووم هەر لە ڕێگەی ئۆنلاینەوە بەڵێ چوومە سەر سارێ کاکە لە ئۆنلاین هەمووی ڕازاندۆتەوە هەمووی جوان کردووە و شۆردیێتەوە چوونەکە سەری سیارەمان کردە بە حەقی خوا سیارە هیچی تیان نیمەوە یعنی کە لە ئۆنلاین دەبینی سارێ جوانە و پاک و پوختە و کە دەچی سەیریشی دەکەی وەڵە سیارەکەی بەکەڵ چێک فلزنەیە ناوەڵە بازاڕی ئۆنلاین بەڕای تۆ بە باشە بەکار نایە لێرە بە باشی ناوەڵە بازار ئۆنلاین بەکارنایە بەزای بۆ کابرا شتێکی ئۆنلاین دەکاتە مەحتی دەکا ئەو هایە و ئەو هایە کە دەچێتە شتەکەشی وانە باشە هەر بچی لە بازار خۆت بکرێ باشە نەک لە ئۆنلاین ئەو شتانە بیکڕێ ناوەڵە باشە تۆ هیچ کات بۆ ینی دەگێ جوۆرە لە ئەوت پێکەتوێت لە ئۆنلاین خوا ناوەڵە دەگە شت نەبووە تو کە بەدەست خۆتە کە بچێ سەر شتەکە بتەوێ دەیکڕی نەشتێ نایکڕی بەڵام ناڵێم مێزی کۆمپیوتەرم داوا کرد بوو مێز هاتە بەردەستمە و شکاندم و هیچ عیبی نەبوو دوایە کە تەماشا دەکەم بنی هەموو شکا بوو تەلەفۆنشمەوە کاکە و مێزە شکاوە ئەلحەقی هاتەوە گۆڕیان یعنی شتەکەیان گۆڕی بەڵام ناڵێم ئۆنلاین بەکەلک نایە بۆ وڵاتیەمە تا چەند تۆ ڕەئیت لەم بازاڕە هەیە کە بەرەو پێش بچێەوە پێویستە لە هەرێمی کوردستان خودای ئامۆزا لە وڵاتیمە بازاری ئۆنلاین هەتا کوڕادەیەکی باش ینی بەرچاو ناکرێنە ینی هەتاوەکو ئێستا بازاری ئۆنلاین دەوری نەبووە ئەو خەڵکە ئەزانین بۆ کە کابرا دەچێت شتێک دەکڕیان لە ئۆنلاین ناوێری خۆی لێدا زۆر ئێستا زۆر گروپێ لە گروپوانە بڵاو دەکەنەوە ئۆنلاینی خۆیانە یعنی شتەکە دێتە سەری تەماشای دەکەن لە ئۆنلاین شتێکی مەزبوط خاوێن پاک دێتە سەریش بەخوایەوە هاانیە هەر کەسێک ئەگە لە ئۆنلاین شت بفرۆشێ بە قورعان لە بەرۆنیە بزانە عیبەکی هەر هەیە بۆ دەیفرۆشێت ئەگەنە کابرا دەچێت لە بازار دەیفرۆشێت شتێکی ڕاقی و باشترە چی بکرێ بۆ ئەم بازاڕە ڕێکخرێ بەڕای پێویستی بە یاسا و بەڕێخستنەکەیە پێویستی بە یاسا و شتێ بزەبت ینی یاسا پێویستەکە تو لە بازاری ئۆنلاینەکە هەموو شتەکان بەڕاست و بە دروستی بینوسە ئەوەی هەیە ئەو عیبێ هەیە نەگەت و کە عیبە چێ برێ وڵای کاکە هیچ عیبی نییە و دەرەجەیەکە و برچی هەممان دوبوونەکەی هەم بە کەلچش نایە تۆ چیت کڕیوە لە ئۆنلاین هیچ کاتێک سوود لە بازاری ئۆنلاین بینیوە ناخێر هیچ کاتێک سوودم لێ نەبینیوە لەبەرەوەی مەسەلەن لە گروپیان لە پەیجەکان کە مەسەلەن زۆر شتێکە داوات کردیە کە لە بۆ هاتیە ئەو شتە دەرنەچۆ دواتر بەخۆم سە تەلەفۆنم لە بۆ کردەوە هەریشان نەگرتەوە جوابیشان نەدایمەوە دوای دوو ڕۆژ تەلەفۆنەکە جواب دایتەوەی کاکە ئەگەر ئەم زارە بۆ لات هات بۆتە گۆڕین لە هەمان شێوە دیسان تەلەفۆن بۆ کردەوە بۆی نەگۆڕینەوە ئەوە لە بابەت شتی مەسەلەن ناوماڵان بەخوای مەکویم کڕیا هەروە دەرنەچووە زۆر شتی ترم کڕۆ مەسەلەن دەرنەچووە لەگەڵ ڕیکلامەکەی یەک نییە نەخێر ئەسڵ نییە و سینی شەمارکە سینی بەنمارکی ئەسلی دەفرۆشیتێ ئەوە لە بابەت شتی ناومال لە بابەت عینەن سیار و شتی واش مەسەلەن کە داوا دەکەی دەڵێ دوو پارچە یان شتێکی هەیە کە دێتە بەرچاویش دوانە کە دەشی گۆڕیتەوە لێت وەرناگریتەوە بەڕای تۆ بازاڕی ئۆنلاین لە هەرێمی کوردستان بە شێوازێکی باش بەکار ناتوە نەخێر نانە ئەسڵەن بە باشی بەکار ناتوە پێویستە یاساک دابدرێت لە بۆ ئەو ئۆنلاینانە کە ڕێگریان لێ بکرێتن
باشن لەگەڵەوەی ئەم بازاڕێ بەرەو پێش بڕات و ئیتر زۆر بێت و خەڵک پشتی پێ بەستێ بەێ گەر ئینسان خۆی لە ڕاستیدا پەیژەکانی ئەنی کە بابرن جێگای متمانە بن حەقا دەستخۆشیان لێ بکرێتن بەڵام کە نیمەیان ڕاست نییە هیچ تێشی ڕاست و دروستیان نێکە خەڵکەکەی سپادە لێ بکاتن لەم ماوەیەش دەبینین زۆر زۆر بەربڵاو بۆ ینی بە تایبەت لە کەرنتین ووانە ینی سوودی بۆ خەڵک نەبوو بەڕایتەوە خێریس ئەسلە سوودی نەبوو بۆ خەڵک ڕاست دەکەی لە ماوەی ئەو کەرنتینە و ڤایرۆسی کڕۆنەوە هیچ سپادە لێ نەکرای لە مۆزوعانە بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک لە ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر و هەم کاو کات کڕیارانی بازاڕی ئۆنلاین و فرۆشیارانی بازاڕی ئۆنلاین بوو بەشێکی زۆری هاوڵاتیان پێیان وایە تا ئێستان بازاڕەیە جۆرە لە جۆرەکان متمانەی لای هاوڵاتیان دروست نەکردوونەوە تە جێگای متمانە بۆی کە خەڵک پشتی پێ ببەستێ بەشێکیانیش پێیان وایە بە پێی جووەکاونت و شوێنەکان دەگۆڕێ گەر بێت و کۆمپانیایەکی بڕواپێکراو بێ بێگومان بازاڕێکی باشە و بەشێ لە هاوڵاتیانیش باسیەوە دەکەنم بازاڕەیە پێویستی بە جۆرێک لە جۆرەکان یاسا یا خوڕێخستنێک هەیە لەلایەن پەرلەمانی کوردستان و حکوومەت یاریمی کوردستانەوە بۆی کە خەڵک و هاوڵاتی لە ڕێگەیان بازاڕەوە فێڵ و تەڵەکەی لێ نەکرێت ئەڵقێم جارێ بەرنامەی پامی تۆم پێشکەشکردن بۆ هیوای بەرچاوڕوونیەکی باش بێ بۆ ئێوەی عزیز و خۆشەویست تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێن سپاردەی خاڵ.